سڵاوتان لێ بیتن ئەوڕکە حەزم لێ تشتێکتان پێشاندم ئەوەی دەتانن هەموو ڕۆژێ بەکاربێنن. تشتەکە زۆر بەسوودە پێی دەڵێن مۆرینگا. مۆرینگا لۆچ باشە ئەگەر تەماشەشکەن ئەوە مۆرینگەکەیە. مۆرینگە یارمەتیتان دەکەن. ئێستا لۆن من هەندێک نەفەر هەیە زۆر غازاتی هەیە زگتانیش ئەستور دەبیتن. ئەم مۆرینگە یارمەتی دەکاتن معیدەکەتان چاکاتەوە و غازاتەکەش کەمتر بیتن. بێجگەلەوەی مۆرینگە چی هەیە؟ ئێستا حیسابکەن ئەمەوچی فێر بوونە سپینات زۆر ئاسنی هەیە. مۆرینگا 25 جاران زیاتر ئاسنی هەیە. تقریباً 10 جار زیاتر ڤیتامین سی هەیە لە جیاتی پرتەقاڵی. کالسیومی زیاتری تێدایە، کالیومی زۆر تێدایە. ئەوڕکەش حەزم لێ پیشانتان دەم کوچایەکەی دروست دەکەن ئەوی دەتان هەموو ڕۆژێ بەکاربێن. ئاگداریش بن ئێستا ئەو نەفەرانە ئەوی سوکەریان هەیە تکایە بەکارنێنن. ئەو نەفەرانە ئەوی حەبی دەخۆن حتا خینتان شلبیوچی ئاسپرین تکایە زۆر بەکارنێنن. ئافرەت ئەوی دووجیانە بەکارنێنێتن بەس ئافرەت ئەوی شیری دەداتە منداڵی نە ئەوە هەر دەرەجەیەکە یارمەتی ئافرەتەکەی دەکات شیرەکەی بە قۆتربی لۆ منداڵەکەی. ئێستا ئاوانێکمان پێویستە. یەک دەستە چێوها چی دەکەین و دەبی هوردی بکەین دەبی بکەینە پاودەر. ئەم نەگەرانگۆ بم لە خۆتان سپێنان یەک جار بەکاربێنن. لۆ ڕەمەزانیش دەتانن لۆ نمونە وەچی سپێنان زوو سەعات 4 هەردەستن نانی خۆتان بخۆن بێجگەلەوەی مۆرینگەکەش بەکاربێنن چونکە چتان دەکات ئەوەندە پرۆتەینی تێدایە معیدەتان پڕ دەکاتن برسی نابن. دەتانن مۆرینگەکەش نەناو میکسەریش میکسی بکەن بەس بەڕاستی ئەمن پێم خۆشترەوەها بەدەستی ئیشەکەی بکەم. ئەو ئاوکەشمان گەرم بووە لێرە بسرە 1 2 3 مڵاکی بەکاربێنن باقی چ بە ئیسراحەتی بکڵێ 2-3 دقیقەیش با بکڵێتن و دووا دەتانی بەکاربێنین. ئێستا پێویستمان بە بەرداغە چییە؟ و بەخۆمان دەخۆین. تامەکەشی زۆر خۆشە کی چەوکەک تاڵە نەکو ئەو نەفرانی حەزێلی نییە بەتاڵی بخۆن دەتانن هەنجوینی تێکن لەگە هەنجوینی تامچی شرینتە دەبی خۆشتریش دەبیتن. سڵاو ڕێزمەیە.